سڵاوتان لەوێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تەوریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک. ئەمڕۆ باس لە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا دەکەین، بەڵام باس لە لایەنێک دەکەین ئەویش یەک هەڵوێستی و یەکدەنگی لایەنە سیاسی کوردیەکان لە بەغدا بەرامبەر بە قەیرانی ئێستای نێوان هەولێر و بەغدا. دیارە بەڕێزان دوێنێ لە هاوینە هەواری پیرمام سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ نوێنەرانی کورد لە بەغدا کۆبووە لە کۆبنەوەکەدا کە پەرلەمانتارانی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان و وەزیرە کوردەکانی حکوومەتی ناوەندیش بەشدار بوون. بارزانی ڕایگەیاند کە ئەم ڕەوشەی کە ئێستا عراقی گرتوتەوە خواستی ئەوان نییە، بۆیە دەبێت چارەسەرێکی ڕیشەی بۆ بدۆزرێتەوە. هەروەها بەپێی هەواڵێکی سایتی سەرۆکاتی هەرێم لە کۆبنەوەکەدا تاوتوێی ڕەوشی ئێستا عراق و پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا کراوە. هاوکات سەرۆکی هەرێم ناوەڕۆکی سەردانەکەی بۆ ئەمریکا خستۆتە ڕوو. دیارە کۆبنەوەکەش بە خستنەڕووی دوو بڕیار کۆتایی پێهات، ئەوانیش دراوسەکردنی پێشنیازەکانی سەرۆکاتی هەرێم بۆ دانانی میکانیزمێک بە مەبەستی پتۆکردنی پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغدا لەلایەک و پێکهێنانی لیژنەیەک بۆ بەدواداچوونی کارەکانی لایەنە کوردستانەکان بوو لە پەرلەمان و حکوومەتی ناوەندی. بەڕێزان ئێوە دەتوانن قسە لەسەر گرنگی یەکهەڵوێستی لایەنە سیاسیەکانی کورد بکەن لە بەغدا لە کاتێکدا کە هاوپەیمانی نیشتیمانی بە سەرۆکاتی ئیبراهیم جەعفەری لە بەیاننامەیەکدا پابەتبوونی خۆی بۆ شەراکەتی نیشتیمانی لە دەسەڵات و پشتگیریکردنی لە حکوومەتەکەی نوری مالیکی دووپات کردەوە و داواشی کرد بەرگەکانی ڕێکەوتنامەی هەولێر جێبەجێ بکرێن. ئەمە لە کاتێکدا کە هەندێک دەڵێن لایەنە عەرەبیەکان یەکهەڵوێستن بەرامبەر بە کێشەکان لەگەڵ هەولێر، لە بەرامبەردا هەندێک دەڵێن لە ئێستادا پێویستە و گرنگە، وەک زۆر لە بەشداربووان لەم بەرنامەیەدا باسییان لە گرنگی یەکهەڵوێستی کردووە بەرامبەر بە کێشەکانی ئێستای نێوان هەولێر و بەغدا. هەروەها بەڕێزان بێگومان دەتوانن لە سەرتۆڕی کۆمەڵایەتی فیسبوک و ناونیشانی facebook.com/نالێتیڤی دەتوانن ڕاو تێبینی و سەرنجەکانی خۆتان بنێرن. بەڵێ کاک سەردار لە بەردەڕەش. فەرموو کاک سەردار. زۆر سپاس کاک سەردار. دەستخۆشی بەرنامە جوانەکە لێ دەکەم. زۆر سپاس دەکەم. کاکە من چ قسەی کردوە بەس قسەی من ڕەخنەی کردمە لەسەر ئەندام پەرلەمانەکان کوردەوانی لە عێراق. بەڵێ وەختێ بالانتخابات خۆیان هەڵبژێرن کاکە مالومان دەگەڕیان سۆدمان پێ بدەن، سۆدمان پێ بدەن لەزار چیلۆتان دەکەین چیلۆتان دەکەن بفەرموون. ئەوە 4 ساڵی دەرباز بوو لە عێراق نەیان توانیە یەک مافیە کورد بەدەست بێنن. ئەی باش ئەوانە میلیۆنەری کوردن لە عێراق، ئەی باش کێ دەیژی بەوان داوە؟ هەر ئەو کوردستانی عێراق نەدەیژە بەو داوە. هەتا ئێستا چ مافیکیان بەدەست نێنایە. هیوادارم ئەگەر توانایی ئەو ئەندام پەرلەمانتیان نییە، هیوادارم دەست لەو ئەنداماتیە بکێشنەوە داکە و هەندێکی دی بڕۆتە جیانداک و مافی کورد بە فێڕۆ نەبن لە عێراقدا. بەڵێ سوپاسان دەکەم بەرنامەتان زۆر جوانە خۆتان لەگەڵ. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ پەیوەندیەکەت لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک. ئەردەڵان فاتح دەڵێت تەنها کات بەسەربردنە و کێبڕکێکردنە و دەڵێت تەنها بۆ دەستخستنی پارەیە. بەڵێ ڕزگار لە کەلار. فەرموو کاک ڕزگار. ئەم کاتە باش بەڕێز. زۆر سپاس کاک ڕزگار. وەڵی من لەسەر تەوەرەکەدان شتێوان ناتوانم بدوێن، بەڵام لەسەر کێشەی پێشمەرگە بەڵێ فەرموو. ئەم یەکەی پاسەوانی وشت نازانم ئەم کڵاواتان لەگەڵ مایکە ئەم مانگ و مانگ لەگەڵ ماکەن. حالێن ئێمە لەقی 22 گەرمیانەوە لەگەڵ تا پەیوەندیەکەین کۆمەڵە پێشمەرگەین ناڕزای دەرەبڕین. ئەم مانگە موچەمان 500,000 بێت بدڵنیایەوە بەدڵنیایەوە سەر جەمبارەکەکانمان چۆڵەکەین بەرەو زێرەبانی ڕۆین. حەز دەکەم ئەمە تەواوی برا پێشمەرگانم ئاگادار من ئەوە ئێمە هەڵوێست ئێمە ئەوەتانیە. دووەم خاڵی جەنابی سەرۆکی هەرێم ئەتوانێت دووگە دەوڵەتی کوردی ڕابگەێنێت، بەڵام سەرکردە کوردەکانی ناو خۆمان پشتگیری ناکەن. هەندێک سەرکردەیەک پشتگیری ناتوانن پشتگیری بکەن. بەڵێ دەست خۆش. زۆر سپاس دەکەم. ئەگەر بتوانن تەوەرە دیکەش بەسەر پێشمەرگەدانن یا لەسەر کەناڵە بەرزەکەدان و پشتگیرمان کرد مەمنونتانە بیت. زۆر سپاس بۆ گەرمیان و زۆر سپاس دەکەم. سپاس بۆ کاک ڕزگار لە کەلار. بڵێت لێر لە هەولێر. فەرموو کاک لێر. زۆر سپاس کاک لێر. دەستخۆشە بەرنامەیە لێ دەکەم. زۆر سپاس دەکەم. بەنسبەت یەکگرتنی یەک هەڵوێستی کورد بەڕاستی شتێکی پیرۆزە. بەڵێ شێو عەرەبانە بەخۆدبار هەموو کەس خەڵکی کورد دەزانێت سەریسان ساڵان ئەنفال و شیمیاباران و هەموو شتێکمان دەکەن لەگات حالەتەچینەتەوەی دەبنە یەک هەڵ. پێت وایە کاک دلێر پاش کۆبنەوەکەی سەرۆکی هەرێم لەگەڵ نوێنەرانی کورد لە بەغدا پێت وایە هیوایەک هەیە بەوەی کە لایەنە سیاسیەکان
هەڵوێستێکیان هەبێ یاخود یەکدەنگیان هەبێ بەرامبەر بەم قەیرانی ئێستای عێراق؟ بە دنیای ئەگەدەبی بە سەرۆکی هەرێم بکەن یەک هەڵوێست بیتن نەکە سەرۆکی هەرێم سەرۆکی بەرز مامدەلانیش لەبێ هەموو جاستەر یەک هەڵوێست ئەگەر نا سارەنووسمان سارەنووسی عەبتا سار دەبیتن. مەبەستم لەو هیوایی کە ئایا هەیە یان نا کاک سەردار لە بەردەڕەش دەڵێت ئەوە چەندین ساڵە هیچیان نەکردووە چیان کردووە بۆ کورد وا دەڵێت؟ بەخوای بە ئەمە گەشتبین ڕژبین نەبین شتیان کردووە بۆ کرد بەخوات ئەوە بەش بەخۆمان باش دەیان ناسین چۆن و چۆنینە ئەوڕۆ بەرێ باشە دەدەنە سبەر لێ پەشیمان دەبیت ڕانیان دە شتیان بخۆمان نابی گەشتبین بینێ بەڵێ سپاس دەکەین گەشتبین بینێ ئەوە تاڕۆی سەرۆکێنم کە سەرۆک مامدەلان کەنەوانە بخوان وێنەری کوردن لە بەغداد. بەڵێ سپاس بۆ کاک دلێر لە هەولێر کاک سەرتیب لە چۆمشەماڵ فەرموو کاک سەرتیب. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش فەرموو. برای بەڕێزم دەربارەی قەیرانەکانی ئێستا بە تایبەتی بەرامبەر بە کێشەی کورد ئێمە دوو ڕێگا چارەمان بەدەستەوەیە. ئەلیف ئەمانە بڕوایان بە دەستور نییە، بڕوایان بە ڕێکەوتنامەی هەولێر نییە و لەگەڵ ئەوەیشا ئێمە بڵێن عێراقی تازە و عێراقی تەوافق و عێراقی شەراکەت و عێراقی دیموکراتیەت و عێراقی پەرلەمانی ئەمە لا ئەساسە لا. عێراقی تازە یەک شت گۆڕاوە تەنها سەدام ناوەکەی بووە بە نووری مالیکی. بەڵام ئەتوانم بیشڵێم و بیسەلمێنم بیر و بۆچوونەکانی ئەمان لە سەدام گەلێک بیستر و خەبیسترە بەرامبەر بە کێشەی کورد. ئەو دوو ڕێگا چارەیە. من وەکو زۆر باشە کاک سەرتیب بەڵێ فەرموو. زعیم نییە لە سەرکردایەتی کورد و حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند لوبێکی سیاسیان لە ئەمریکا هەیە. نازانم سەردانەکەی بەڕێز سەرێکی کوردستان ئەمریکا وەکو کێشەیەکی نەتەوەیی دیفاع لە کوردەکە یا وەکو مناڵێکی هەتی و چۆن لە ڕێگاوبانی ئێمە ئەیبینین خوا باماچێکی بکەین دڵی پێخۆش بێ. ئەگەر ئەمریکا لەسەر ئەرزی واقع لەسەر وەکو کێشەیەکی نەتەوەیی دیفاع لە کێشەی کورد بکە ئەگەر ئێمە شەڕیش بکەین سەرکەوتوو ئەبین. بەڵام پێویستە لایەنە کوردیەکان سەرکردایەتی کورد بە دەسەڵات و بە معارەزەوە هەمویان یەکەڵوێست بن. برای بەڕێزم من کاتی خۆی لە شەقڵاوە پێشمەرگەی پارتی بووم، کوڕێکی مەسیحی برادەرم بوو، دایکی مرد اینجا برایەکی تەباغ بوو لای بەڕێوەبەری ڕێکخراوێکی ئەوروپی. مدیر منزومەکە هات بۆ تاقیەکە ڕێکخراوێکی ئەوروپی بووتر ئەو خەڵکە لە شەقڵاوە پێوت ئێوە نوێنەری مجلیسی ئەمن ئێوە نوێنەری ئومە المتحیدەن بۆ خاتری خوا لە کوردستان دەنگی ئەو خەڵکە بگەێنە ئومە المتحیدە مجلیسی ئەمن خەڵک قیەمی نەما خەڵک نان نییە بخوا ئەمە لە کاتی حەسار و گرانیە. ئەوی لە کۆتایە وتی حەزەکەن کێتان بگەێنم قیەم و قرصاي المتحدة ومجلس أمن سعودي والله وتي براكن مجلس أمن المتحدة جندية أمريكية يما بمعنى نمعنى أمر أمريكا بايتخت يكلاي كلاوي هموش يشكاني جيانا بالله كاك سرتيب نا عراقي توافق نا عراقي شراكة نا عراقي أبد أما أساسية أجل بمرجع أمريكا وكو شيء سياسي لقوا شيء كرد أبيه يما بالله سپاس لكن باقي من لكاك سربس بيه بالله باقي من لكاك سربس بيه لهولير فرمو كاك سربس الو او كاتب باش زۆر سپاس دەکەم کاک سەربەست باشی دەرگم زۆر سپاس دەکەم. وەڵی من هیچ تەورێکم نییە لەسەر ئەو بەرنامەی تۆ بەڵام تەورێکم هەیە لەسەر حکوومەتی پەرلەمان دەمانەوێ باشە حکوومەتی پەرلەمان قانون دائنێ باشە قانون دائنێ ئەڵێ غرامە ئەبێ بکرێ وانە کە غرامەشەکرێ باش ئێمە مەحاشێکمان هەیە حکوومەت مەحاشمانە داتێ تا غرامەشمان بکرێ ئێوانێ خۆ ئێمە ئەوروپانی کاگە ئەوروپای چ جۆرە غەرامەیەکەمە بەست کاک سەربەست مەبەستم ینی بۆ نمونە ئەم کامێرای هین چی پێڵنی بۆ هاتوچۆ مرور دایرێ مرور ئەمانە مثلەن زۆر شتی تر هەیە بەڕاستی ینی غرامە ئەسێنن باشە ئەم غرامەیە بۆچی ینی ئەسێنن لەبەرچی ڕاستە ئەوان بۆ ئێمەیانە بەڵام ئەوان نەما عاشێکمانە دەنێ نە شتێکمانە دەنێ باشە بۆچی لەبەرچی وانە ئێمە ناگەینە ئاستی ئەوروپا ئێستا بۆ نمونە ئەوروپا معاشی خۆی هەیە وانە معاشی هەیە ئەتوانێت غرامە بکەوە حکوومەت پارەکەی بسەنێ وانە بەڵێ سپاس بۆ کاک سەربەست لە هەولێر کاک محەممەد لە چەمچەماڵ فەرموو کاک محەممەد زۆر سپاس کاک محەممەد وەلای کاکشۆیان من دەستخۆشکەری بەنامەکەی لێکم بەڕاستی ینی تەوەرەکەی زۆر ماقۆڵ زۆر لە شوێن خۆیان من زۆر سپاس دەکەم بەڵێ فەرموو کاکشە وەڵا بنازە مالکی داوای چی لە کوردەکە و چی قەشی لای کوردە من بەستە ناوە نەمێ ینی داوای چی لە کوردەکە و چی هەیە لەگەڵ کوردە بەڵێ کاک محەممەد ئەوەی کە باز دەکرێت هەڵوێستی لایەنە سیاسی کوردیەکان
و دەگەڕێنەوە بۆ قسەیەکی مەسعود بازانی سەرۆکی رێم لە کۆبنەوەکەی لەگەڵ ڕۆژنامەنووسان باسی لێ کرد کە ئێمە وەک خۆی وتی ئێمە تەنها باسمان لە قەیرانەکان کردووە کە تا ئێستا هەن قەیرانەکان داواکاریەکانی کورد مافەکانی کورد پێت وایە هەڵسەنگاندنی تۆکو هاوڵاتیەک بۆ نوێنەرانی کورد لە بەغداد چییە کە لە کاتێکدا کاکسەردا دەڵێت چەندین ساڵە هیچیان نەکردووە دەڵێت چیان کردووە بۆ کورد ڕای تۆ چییە لەسەرەوە ڕۆژی برایەکە ڕۆژێ لە چەک دەستمیکەن و ڕۆژە لێ واکەن و ڕۆژە لە ئەندام پەرلەمانێکی وای ڕامجراوە و ڕۆژێکە لێ وای کردو ئەگە بزای ئەو هەروە ئەکا وا ئەکای وڵا ئێمە وەکو گوت هەڵێست بەعنێ خۆبەسمانێ وەشدام سێ عیبادەمانکە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک عەبدولقادر لە هەولێر کاکە جابا ئەمە قیمەتی یەکم نەکەینەوە ئەگەر نەرمان لە بەغدایە ئەگەر سەرۆک کۆمارە ئەگەر وەزیر خارجیەیە هەرێکە لە ڕاستی خۆشتی کردیە نارێن نەیان کردیە بەڵام ئەمە گرە یەکمەیە زۆر کەسێ داوای خەباتی نەتەوەیی دەکات ئێستا دەرێن بە ئاشکرا وابزارم 16 کورسیان هەیە لە بەرلەمان لە بەرلەمانی تورکیای دەرێ مەسعود بارزانی تەمسیلی ئێمە ناکە تەمسیلی سوودی و ئێرانی تورکیای ناکە باسە ئەمە لە کاتی خۆی لە زەمانی مەدا مستەفا باوکی کورد چۆن ئەبی بەرزانی جمهوریای مەعاباتی کرد و چۆن بۆ قائد قوواتی کوردی لە وێندرێ ئەمە پێویستە دەخمی کوردی عێراق بکەین بە هەموو توانایەکمان ئەو زەوێرە خەباتی نەتەوەی لەو کۆنگرەی کە دادەندرێ ئەدی مادام وەیە خەباتی نەتەوەی ئەوە احترام بە مەسعود بارزانی نەکەن کە ڕانی چیان لێ بکەین ئەمە دەڵێن حەرەب حەرەبە لە کاتی خۆی شخصی ئەوەیە دەرێ حرام زۆر بەتەماحن کە تەماحیان مەدەنێ گەر تەماحیان نیشاندان لێو تێک دەدەن خۆستنێ بەڕاستی حرام دەگەر کورد وەکو مال و دوو پشگوانە هەر تەماحیەکی بیانێ پێما بەدەدەن حەخۆیە ئەمە پرگیری کاک مەسعودی بکەین پرگیری مەحارەزای کوردی بکەین هەموومان پێکەوە دەرد و ناو دەستیێت داوای مافی کورد وشۆگەرکەین بەڵێ زۆر سپاس دەکەین سپاس بۆ کاک عەبدولقادر لە هەولێر بەڵێ کاک سالار لە هەولێر فەرموو کاک سالار زۆر سپاس دەکەم کاک سالار ئەگەر گوێت لە تێبینی کاک فاخر بەلاک بێ دەڵێت کورد قەت یەکدەنگ نەبووە و باش نابێ هەر ئەو نەبوونی یەکدەنگیە ئەمڕۆ وای لە کاربەدەستانی بەغدا کردووە قسەی زل بکەن ڕای تۆ لەسەر قسەکانی کاک فاخر مەبەستەوەی دەڵێت یەکدەنگی نەبووە ئەم یەکدەنگیە نەبوونی یەکدەنگی وای کردووە کە ئێستا کاربەدەستانی عێراق ئاوا قسە بکەن بەرامبەر بە کورد دەڵێت یەکدەنگی نەبووە تا ئێستا بەڕاستی گلەی بەتەنیایە گلە کەشمەوەیە ئەو کەسانی دەچنە پەرلەمانی عێراق بەتە باتایبەتی پێشەوەی بچنە پەرلەمانی عێراق لەوانە یەک فەردە مەشاریعیان هەبێت مەشروعیان هەبێت لەبۆ هەموو بابەتێکی بەڵام کەچنە بەغدا نازانم مەشروعەکان لەگەڵ خوا نابن لەماڵ بەجێ نووسناوێت نازانم بە پەرلەمانتارێکی بابل ئەو مەشروعان تەقدیم کردووە بەڵێ دەستخۆشی لێوە لە بەڕامەکەتان دەکەم زۆر سپاس دەکەم بەڵێ سپاس زۆر سپاس بۆ کاک سالار لە هەولێر سۆران خەڵەت دەڵێت هیوادارم لایەنە کوردەکان لە بەغدا پشتگیری هەڵوێستەکانی سەرۆکی هێرێم بن و بۆ ئەوەی لەو ڕێگەیەوە بتوانین بگەین بە ئاواتەکانمان ئەردەڵان فاتح دەڵێت تەنها کات بەسەربردنە و کێبڕکێکردنی داواکاریەکانی کوردە تەنها بۆ بەدەستخستنی پارەیە هێمن عەزیز دەڵێت یەکدەنگی لە کاتێکدا دەبێت زۆرینە و کەمینە لە یەک نەدرێتەوە هەموو بڕیارەکانیش لە دەستی دوو حزبدا نەبێت هێمن لە کەلار فەرموو کاک هێمن کاک هێمن لە کەلار کاک هێمن گوێت لێمانە بەڵێ کاک ئەیوب لە سلێمانی فەرموو کاک ئەیوب زۆر سپاس دەکەم مەرحەبا کاک ئەیوب فەرموو زۆر سپاس دەکەم بەڵێ کاکە بۆ بەنامەیەکی سدا بەزانوە بڕوا بکە یعنی ئێمە حەز دەکەین نەک دەوڵەتی کوردی دەوڵەتی کوردیمان بخوایە بەس براکەم ئەمانەی کە باس دەوڵەتی کوردیەکەن هەرەوە بۆم بیساڵە بە چای خۆمان بینی چیان کردبوو جەماعەتێکیان کردوتە لە خۆیان تێر و دەسەر ئاگیان لە هیچ شتێک نییە ئەوانەشی کار لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ ئەوەی کاڵەمە سیاسەت مەدارە بڕوا بێ مناڵێکی حەوت ساڵان ئەو سیاسەتی ئەوان نەزانێت یعنی ئەوان بەس خەریکی گیرفان پڕکردنن خەریکی تێرگرتنی خۆیانن ئەگینا کێ حەز ناکە بە دەوڵەتی کوردی کێ حەز ناکە دەوڵەتی کوردی ببێت کێ حەز ناکە وەکو ئەو وڵاتانە بژی کێ حەز ناکە وڵاتێکی ببێت کە جوانترین و ڕاقیترین وڵات بێ وەکو وڵاتانی ئەوروپا بەس ئەمانەی ئێمە بەس بیریان لە خۆیان کردەوە
بالواقع تا ئەمانە شکردە ئێمە بن لەوە خراپتر دەبین يعني هیچ شەڵوێستێکیان نییە باشە هەر کەس دێ ئاواتان مختار سەدر سەری بەدارێنێت مختار سەدر کێیە يعني ئێمەش باش کێ دەرمان بۆ ئێمە کێ شتێکیان کرد بە ئێمە هیچێکیان نەکردو ئەمانە تۆ جوان ئێوە بەرنامەکانتان خۆدایە بەزێنن بەرنامەی مێژووی نازان چیتانێ مێژووە چیەوەی ڕووداوەکان ڕوودا و مێژوو هەموویان بەسپاری لە برا کوژی و باسی لە چەپڵەلیان بۆ سەرکردەکانی عەرەبەکە هیچێکی تر بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک سامان لە هەولێر فەرموو کاک سامان ئەو کاتە دووە شاکشتوان زۆر سپاس کاک سامان دەستخۆشی بەرنامەکەش لێ دەکەم گەلێک سپاس دەکەم بەڕاستی تەوری بەرنامەکە زۆر جوانە ئەگەر بێت و باسی یەک هەڵمێستی لە گولەکان بکەین لە کوردستانیان بەرامبەر بە کێشەکانی عێراق بەڕاستی ئەمە پێویستیمان بێ هەڵمێستیی تەواو هەیە ئێستا خۆشبەختانە ئەو شتە دەبینین تا ڕۆژێک لەمەوبەر کە سەرکردەکان کۆبوونەوە ئەمە مایەک دڵخۆشێک وەلی کرد بەڵام ئەگەر ئەمە بێت و باسی کێشەی عێراق بکەین بەڕاستی ئەمە بەلاش خۆمان بە کێشەیەکی قومی عێراق بەستەوەتەوە یعنی بەڕاستی ئەگەر تەمشای عێراق بکەین مێژوو عێراق تاریخی عێراق لە 1920 تا ئێستا بە حیاتی ئەو دەوڵەتە لەسەر پێخۆرانەوە تا باوەڕیش ناکەم ئەو دەوڵەتە بتوانێ دەوڵەتێکی نقطەیی لە نەخسەکە بەخۆی دیموکراسی ئەو وڵاتە دیموکراتیان ئەو وڵاتە سێ پارتەیە لەو باوەڕدامەکە کێشەی عێراق نە بەدانیشتە نە بە گفتوگۆ چارەسەر ناکرێت بەڵکو بەدابەشکردنی عێراق بە سێ پارتە ئێمە وەکو میلەتی کورد پێویستە خۆمان کۆکەینەوە بڕیار لەسەر چارنووسی خۆمان بدەین وەکو یەک هەڵوێست بەرامبەر بە هەموو لایەنەکان ڕاوەستین بەڵام ئەی هەڵوێستیش دەبێت بە چاکسازیێکی خۆڵ لە حکوومەت و لە بەڕاستی لە پەرلەمانی ئێستا پێویستی بە دوێری هەیە پێویستی بە دەنگێک بەرزێک کە بتوانێت سەنجی خۆی بسەپێنێ لە کوردستان و هیوادارم کە لایەنە سایەنسەکانی کوردستان هەست بە مەسئولیەتێکی تەواو بکەن و بتوانن ئەم قۆناغاستیارەدا ئیداری ئەو کێشانە بکەن بیر لە سارەسەری کێشەکانی کوردستان بکەن. زۆر سپاس بۆ کاک سامان لە هەولێر بەڵێ کاک سۆران لە سلێمانی فەرموو کاک سۆران زۆر سپاس هەموو کاتێکت باش دەستخۆشی و بەرنامە جوانە لێ یەکەم زۆر سپاس دەکەم تەوەرەکە و زۆر بەهێزە دەستخۆشی لێ سپاس دەکەم کاک سۆران زۆر سپاس دەکەم فەرموو هاوڵاتیە بەڵێ من ئەڵێم هیچ یەکڕیزی و یەکدەنگی نایە و هیچ مالیکی هێرش ناکاتە سەرمان چونکە ئێمە خۆمان لەناو خۆمانە حکوومەتەکەی خۆمانی داگیر کرد ئیتر پێویست ناکە ئەمە من لەم ئەو کەسانەی کە گوێبیست و بینەری بەرنامەکەی هێون من لێرەوە ئاگاداریانەکەم ئێمە خۆمان داگیرکراین لەلایەن حکوومەتی کوردی خۆمانەوەیتر مالیکی پێویستی بە ئێمە نییە یەک هەڵوێست بینیاگەکە نەبین هیچ لە مۆزوع ناگۆڕێ بەڕاستی مالیکیش نایە ئێمە داگیرکا خۆی عەرەب لەگەڵ کوردان هیچ ناخۆشی هەیە و نایکرێت بەڵام قەدەوە دووبارە ناوێتەوە کە سەدامەیکا بەڕاستی بەڵام ئەگەر ئەمان خۆیان بە ئێمەی نەکەن من خەڵکیش ئاگادارەکەم ئەمە تەنها مزایدەی سیاسیە و بەم خەڵکەیەکەن و هیچ شتێکی تر نییە. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ کاک بیلال لە سلێمانی فەرموو کاک بیلال زۆر سپاس کاک بیلال کاکشمانی دەستخۆش تەوەرەکە دیەکەم بەڕاستی تەوەرەکە زۆر جوانە زۆر سپاس من یەک شتەڵم لێرە ئێمە هەرچەند لە هەرێمی کوردستانە چەندە ناکۆر بین ئەبێت لە مۆزوعە ئەو مۆزوعانەی کە هەیە لە بەغاکە کێشەی هەیە بوو لەسەر کورد ئەبێ یەک بین ئێمە ئەبێ هەوڵی ئەوە بین نێوماڵی کوردی ڕێخینەوە نەک دانیشین باسی کێشەکانی یەکتی بین و شتێک لە جۆرەکان های یەکتی بین لەناو دڵی عەرەب خۆشکین بە کوردیەکەی ئێمە ئەوە مهمە بۆ ئێمە ئەبێ یەکدەنگ بین یەک هەڵوێست بین بەرامبەر ئەو کەسانی کە ئەیانەوێت وەکو چۆنڵێ مافی کورد بخۆن وابێت ئێمە نابێت لە ڕاگەیاندنەکان بە تایبەتی ئێمە وا بکەین کە یەکتی قسە بکەین یاخود لێدوانی دژی یەکتی بین ئەوە مهمە لێرە ئێمە یەکدەنگ بوەستینەوانە بەرامبەر ئەو مافانی کە کورد هەیەتی چ مادەی سەوتل و چ ئەو شتانی کە لە بەژەوەندی کوردان وەکو نەوت و وەکو شتەکانی کە وەکو بودجەکە ناوەندوێتە کوردستان ئەو مهمە بۆ ئێمە نایە باسی شتە بوونەکانکەی وەڵا واترە وا بوو کاکە ئێستا مهمە بۆ کورد ئەبێ هەر هەمومان بە هەموو لایەنەکانەوە بە ئۆپۆزیسیۆن و بە حکوومەت هەر و پارتی دەسەڵاتدارەوە ئەبێ یەکدەنگ بین لەناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقا بە یەک هەڵوێست بین نابێ بە هیچ شێوەیەک ئێمە وەکو کورد
بچین لە ناو ئەنجومەی نێرەلای عێراقا ضد یەکتری قسە بکەین لێدوانی ضد یەکتری بکەین هیواداریشم ئەم لانە سیاسیانەش بە یەکدەنگ و بە یەکهەڵوێز من لە پێناو بەژەوەندی گەلی کوردستانە. بەڵێ زۆر سپاس بۆ کاک بیلال سلێمانی. ڕزگار لە کفری فەرموو. کاک ڕزگار لە کفری. بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نییە. ئاکۆ شێخ جەلال دەڵێت سڵاو هیوادارم هەموو سەرکردە کوردەکانی کورد لە هەوڵی بەدیێنانی بە دەوڵەتبوونی کوردان بن و کێشەکانی کوردستان لە هەلومەرجی ئێستادا چارەسەر بکەن. محەممەد قوستا دەڵێت بەڕای من کاکە کێشەکانی بەغداد و هەولێر زیاتر کێشەی شخصی نەک نەتەوەیی ئەوەش بەهۆی ناڕۆشنی داهاتی نەتەوەییە. یادگار واژەیی دەڵێت لەگەڵ یەکگرتنێکی تەواوی سەرجەم لایەنە کوردیەکانم لە بەغداد بەڵام لەگەڵ ئەوە نیمە کە یەکێتی و پارتی بۆ خۆیان یەک بگرن و بڵێن ئەوە یەکگرتنی هەموو لایەنە کوردیەکانە. بڵێ محەممەدمان لەگەڵدایە فەرموو. کاک محەممەد لە گەرمیانەوە. زەحمەت نەیە سەرۆکی هەرێمی باسی سەر بەخۆی کوردستانەکە لە ڕاستیە خۆی مەبدەئیەت باوەڕی بۆ قسە نێم زایدەی سیاسی پێوڵاکە وەکو ئەوەی ئەو جکاتی ئەنفالچیەکانی تەسلیمی ئەگەر ئەنفالچیەکانی تەسلیمی دادگا کرە و کاتە باوەڕمان بۆ هەیە باسی کوردایەتی بکات. دوای ئەوەی کێ بوو لە ساڵی 96 تا سوپای داگیرکەری تورک و حرەت جمهوری داگیرکەری بەحسیاوە. کاک محەممەد بابینە سەر تەورەکە بۆ ئەوەی جۆرێک لە ناتێگەیشتن دروست نەبێت لەگەڵ بەشداربووانی تراگە قسە لەسەر قسەکانی تۆ بکەن. لە ئێستادا هەموو لایەنەکان دوێنێ کۆبنەوەیکیان ساز کرد لەگەڵ سەرۆکی هەرێم. پێت وایە ئەمە تا چەند گرنگە بۆ ئێستا وە هەڵسەنگاندنی تۆ چییە بۆ کارەکانی پەرلەمانتارانی کورد لە بەغدا؟ بەڕاستی من باوەڕم بەم کۆبوونەوە نیە سەرۆکی هەرێمێکا لەبەرەوە بەس فەقیر خەڵەتاندنە. ئەو کاتێک کومرکەکەی ئیبراهیم خەلیل و داهاتی نەوتی ئەوەی بیدا بە فەقیر ئەو کاتە باوەڕ بەوەکەین بۆ کورد تێبخۆشێت. ئەو لە بنشینا هیچ باوەڕی بە کورد نییە. یعنی کۆمەڵێن پالچی لە خۆی کۆ کردێتەوە و تەسلیمی دادگایان ناکات لەکوێتە باوەڕی بە کوردایەتی. ئەتر هەر ئەمە بۆ خەڵەتاندن و زایدی سیاسیەتر سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بڵێ باوکی ئاڵا لە سلێمانی. کاکەشوان بەڵێ باوکی ئاڵا فەرموو. سڵاو لێ بە دەستخۆشی بەرنامەکەم زۆر سپاس بەڕاستی زۆر سپاس دەکەم. بەڵێ کاکە شوان بەڕاستی ئێمە وەکو میلەتی کورد هەموو لەگەڵ ئەوەیان کە بڵێن هەموو لایەنەکانی کوردی یەکڕیز بن وەتا یەکدەنگ بن. بەڵام من بەداخەوە تا ئێستا سەرکردایەتی کورد بە تایبەتی یەکێتی و پارتی میلەت وەکو ڕەعیە دەبینەمەوانی وەکو ئاغا بینم. یعنی جوتیار و فەلاح چۆن بۆ زوو هەمان شێوەیە. زۆری درێژە بە بابەتەکەم نایە تەنیا یەک نمونەی بچوو بێنمەوە. وەختی لە ئەمڕاتی 25 حەوتەوە بوو ئەندا پەرلەمانەکانی گۆڕان لەگەڵ بەڕێز سەرۆکی هەرێم لە شەقڵاوە هەولێر بوو کۆبوونەوە قەرار بوو یەک دەنگ و یەک ڕنگ لە پەرلەمانی عێراقا ئیش بکەن. بەڵام کە کاتێک چوونە بەغا سەرۆکی هەرێم بوو داوای لە مالیتی کرد هیچ پلۆپایە نارەندا پەرلەمانەکانی گۆڕان. من وشوانی ئێمەدا پەرلەمانەکانی گۆڕان ناگەیان لە مۆزوعەت یەکێتی و پارتی وەکو کاڵە بەکارهێنن نەک وەکو ئەندام وەکو خەڵک. جالبەیەوە ئەمە لەسەر مەسادێکی کۆمەڵی خەڵقە ئێمە لەم وڵاتە دنیای جێ و گرفتمانە ئێوان بۆ حازرین ویدیۆتی ئەم وڵاتە چاپکەن. قەدر و غدول لە خەڵکەکەن لەم وڵاتە ئایا بۆ ئەوە چاک نابێ؟ ئایا ئەوان هەر یەک ڕیز بنەوەن بە ئاغاتی بیخۆری ئێمەش فەلاحین بە دوایانەوە. دەستخۆشی لێکم. زۆر سپاس بۆ باوکی ئاڵا لە سلێمانی. وەڵێ کاک محەممەد لە سلێمانی فەرموو. کاک محەممەد زۆر سپاس دەکەم. کاک محەممەد عموما كردي بس هيك بس كردي هو ماذا لبرا وقت كردي بس صخو قبل صداقتين بس قبل كردي كهاليا او عارف بس كردي كهاليا عرفتي وكردي كاين عرض صرمو يسا بس كردي يكشي ابو كردناغاد يكشي ابو كردناغاد ويش بو كردي كناغاد كومسيمان هذا بغاله يا اخوي لير لسمين بركه اسف جيران لو اساس لسر كرسي دانشتو بيساحات جل بهيج نايا ايما كو ابو كردا كيف ابو كردا هو ابو كردا هو بك ليش بقري نو لسمين بركه بقري. بەڵە سپاس بۆ کاک محەممەد لە سلێمانی. شەیدا دەڵێت ڕاستە یەکدەنگی باشترە بەڵام هیچ سوودی بۆ خەڵکی هەژار نییە. فەرهاد ئەنوەر دەڵێت بەڕاستی جێگەی خۆشحاڵەیە کە دەبینین هەموو سەرکردە سیاسەکانی کوردستان لەسەر پرسەنەتەوەیەکان کۆدەنگن. بەڕاستی دەستخۆشییان لێ دەکەم هیوای کوردستانێکی سربەخۆیان لێ دەخوازم بەرەزان وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بەڵە بەرەزان بەردەوامی لەگەڵتان باسل لە خانەقین. فەرموو کاک باسل. ئەم کاتە
زۆر سپاس دەکەم کاک باسل. کەشتان من پێم وایە چسەر کردەی کۆردیاک بۆ دەکردەکانی عراق ئەم کێشانە کە دروستەکەن لە نێو کۆمەڵگا لە نێو سیاسەت مەداران و ئەوانە هەر هەمووی بۆ ژغاوکردنی ئەو هەموو خەڵکەیە. پێم وایە دوای ماوەیەکی شەمانە بەیەکەوەدا ئەنیشتنیات بۆ بکاتە ئەو ڕادەیەکە شەرت روزگە نەخێر چاوی بەڵام بێنەوە بەجددی بێت لەو ناوچانە بکەنەوە سەدا بڕاوت بۆ نمونە فێرەکەی تا ڕادەیە خانەقین لەوە بەیانە زۆر باشە بەڵام ئەگەر کوفێری شارەکانی جەلەلال ساتیە و مەندەلی ئەو ناوە بێ ڕۆژانە بە هەزپەدان خێزان دەربەدەرەکرێن و یاکو هاوڵاتیان لیانە بژێت و ئەبێ ئێمە ئەم کێچانە چارەسەر بکەین کاکو بەڵێ کاک باسل هەر لەگەڵ قسەکەی جەنابەت ئەمڕۆ ئەندامێک لیستی هاوپەیمانیی کوردستانی لە ئەنجومەنی پارێزگای دیالە باسی لەوە کردبوو کە کوردەکانی ناوچە دابڕاوەکان دووچاری هەڵمەتێکی بەرنامەدا ڕێژاو دەبنەوە بە تایبەتی لەو کوشتاری کە لیان دەکرێت و دەڵێت ئەمە ڕێژەی کورد لەو ناوچانە کەم دەکاتەوە. پێت وایە تا چەند توانراوە بە تایبەتی نوێنەرە کوردەکان لە بەغدا تا چەند توانیویانە داکۆکی لە مافانە بکەن کە لە ئێستادا باس لە یەکدەنگی و یەکهەڵوێسی و گرنگی ئەو یەکهەڵوێسیە دەکرێت بەرامبەر بە کێشەکانی ئێستا نێوان هەولێر و بەغدا؟ ئەرجو ئەمە لێوە دیارە تا ئێستا هیچ شتێک جدیان بۆ نەکراوە ئەو ئەم ناوچانە کە مادەی 140 تا ئێستا ئەو مادەیە این پێم وایە ئەکسپایر بووە ئەوایە لە ساڵی 2000 کۆتایی 2007 و سەرەتای 2008 ئەوایە ئەم کێشەی کۆتاییان پێبهێنایە. بەڵام بەداخەوە تا ئێستا وەکو سەرکردەی کورد هیچ هەنگاوێکی جدی نەنراوە بۆ ئەوەی کە ئەم ناوچانە زیاتر بیخەنە پێش چاو خەڵکەکە و چارەسەر بگرێت. ئەگەر بوو بەو شێوەیەش ئەمێ بۆچی تەعەدا ببێت ئەمە کێشەی گەورەتر هەیە تا ئێستا ئەو کێشە گەورانە کە ئێستا لە بینی خۆیانە بە ئەندام دروست کراوە بە هەر شێوەیەک تەفسیریەکان بەڵام کێشەی خەڵکی داما و فەقیر و کەم دەرامەت و بەدبەخت و هەموو ڕوبەتسەرێک لەم ناوچانە تووشیان ئەبێت ڕۆژانە لا جەلەولا من خۆم لە نزیکەوە ئاگاداری چەند سفتێکی خەڵکی ئەو ناوچانەم لە ڕۆژانە باسی بارەدۆخی خۆیانە گیانیان بەسەر بەدادان تهدید لەکرێن و هەڕەشیان لێ ئەکرێت. قەناعەتت هەبێ من حەزەکەم باسێکی بچووکە بۆ بکەم بە کورتی کاک باس ئەگەر بکرێت زۆر بە کورتی. من عائلەیەک لە جەلەولاوە کە ڕویان کردە خانەقین کە کوڕێکی کوژراوە باوکی کوژراوە هەروەها چەکانی هەڕەشەیان لێ ئەکرێنی هەر ئێستا خۆی دایکێک چەند کچێکی ماوە هەڕەشەی لێ ئەکرێت ناتوانن لە هەرێمی کوردستان یا لە خانەقین یا لە ناوچانە بۆ ئەوەی کە ژیانی خۆیان بپارێزن بێن ڕووکن ئەم ناوچانە ئەڵێن بە ڕێژەی کوردەوەی زیادێ من بە چ شێش زیادێ ڕێژەی کورد ئەگەر سەرکردەی کورد نەتوانێن لەوێ شتێکم بۆ بکات. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئەنوەر. سپاس دەکەین. زۆر سپاس بۆ کاک باسل لە خانەقین. بڵێ کاک ئەنوەر لە سلێمانی فەرموو کاک ئەنوەر. زۆر سپاس دەکەم بەڵێ فەرموو. کاکە جان لەسەر حکوومەتی کوردی چەند خاڵێکی مهم هەیە. بەڵێ. جارێ با ئەوان دڵی میلە داشتن کە لە خۆیان عاجز کردووە ئەمە بناغەی یەکەمە چونکە جاران کە ئاچووی بۆ هەولێر ئەبووە دەورێکت پێ بووە بووتە دەمەزەد یەکەم باتی تایەویەکەتی ئەوە بووتە دەمەسەوز یەکەم. دروستبوونی حکوومەتی کوردی ئەبێت تۆ جارێ هێزەکانی خۆت ڕێکخەی یەک وەزارەتی دیفاعمان هەبێ یەک وەزارەتی مالیەمان هەبێ بزانین داهاتەکەمان چەنە بەشی چەند ساڵمانەکە ئەنجا دوای ئەوە ئێمە دەستشێکەرەوە لە سووریا ئاهێنین تێگەی ئمڕۆ کە تۆ لە دەستی بەتال داوای حکوومەتی کوردی چیەکە یەساوە چاوم لە کاک مەسعووددا چ پرسێکی کردو چێ ئارایەکی کە لە بەغا تەرخی ئەرکایەتی بە حیزبەکان ڕێک سواری تەیارە بن بۆ لای جۆربۆش و بۆ لای ئەو ئەلگەڕێنەوە هیچ نەتیجەیە بە خەڵی ناڵێن من لە کۆتاییە بەزەوە ناڵێن ئەوانە ڕێخان عیبیشی تیانە کاکە عیبیتیان نییە ئێستا من شاگردێکم هەیە 12 پیاڵە هەڵەگرم من 2 پیاڵە هەڵەگرم زۆر سەری لێ دەداکەن ئەوە یانزەر ژووری بژوتنەوەی گۆڕانەیە کەردانیکەن و کۆتایی پێ. بەڵێ سپاس دەکەم سپاس بۆ کاک ئەنوەر. بەڵێ ئازاد لە ئاکرێ فەرموو کاک ئازاد. باشە ژیان زۆر سپاس کاک ئازاد. سوالێکم ئەحمەد نەبێت فەرموو کاک ئازاد. سوال من ئازاد دەربارەی
كيف لبوزة کاک ئازاد بەباشی گوێمانە دەنگت نییە ئەگە شوێنەکەت گۆڕی باشترە. بەڵێ 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 کاک ئازاد بەڵێ ژیان فەرموو قسە بکە. بەڵێ ئەو جارەی ئەەکەمەوەی لەسا مەوزوعی زەواتکردن کەس و کوڕە بەڵێ بەڵێ ئەوە کەسێک یعنی بەتەمای کوڕەتی دەبیتن 10 ساڵە لەبەرەوەی چاوەڕێیتی بە تعدای دەدەنەمێت و دواتریش کچەکە پچێمان دەبیتەوە لەمەستەوە هەستەرەکەی خۆی ئافسەرەکەی خۆ تەمانی دەرگیری تیران خۆیەوە دەبیتە مسکیدا لە تایبەتی لەناو عەشیرەتەکانیش ئەو مشکیلە هەیە بە تعدایی ئەو کچانە دەدەنەمێت یان لەبەر خزم و کەسێک خۆیان نادانێ بەڵێ سپاس بۆ کاک ئازاد ئاکرێت تەنها باسی زەواجی کردووە دەڵێت لەناو عەشیرەتەکانە ئەوە هەیە کە کەش دەدەن تەنها بە خزم هەرچەنە دەنگیشی بەباشی نەهات. بڵێ کاک فازڵ لە سلێمانی فەرموو کاک فازڵ. زۆر سپاس کاک فازڵ. زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ بەرنامەکەشتان. زۆر سپاس دەکەم. بەڵێ فەرموو. بەڕاستی لەسەر پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان لە بەغداد بەڵێ ئێمە هیوادارین ئەمە چەندین جارە داواکەین هیوادارین کە بەژۆندی حیزبی وەدانێن و بەژۆندی هەموو گەل ئۆپۆزیسیۆن و لایەن دەسەڵاتدارەکە هەمومان یەک بگرن بە یەک دەنگ کە بتوانن ئیشەکانی تر تەواوکەن. ئەو جارە پێش سەموستێک بەڕاستی یعنی باسی دەوڵەتی کوردی جارێ لەم کاتەیە من وەک ڕێی شخصی خۆم ئەوە خەوێکی هەمومانە بەڵام لەم کاتەیە ئەبێ بەخەون بەڕاستی چکە ئێستا ئێمە کۆمەڵی ناوچەی داژیکراومان هەیە نەگەڕاوەتەوە سەرهەرێمی کوردستان. هەر کاتێک توانیمان ئەو شوێنە داژیکراوانی کە تا ئێستاش نەگەڕاوەتەوە سەرهەرێمی کوردستان ئەوە بخەینەوە سەرهەرێمی کوردستان بەڕاستی خۆمان لە باشە کاک فازیل پێت وایە بۆ بێهیواییەک هەیە لە ناهەڵوێستی لایەنە سیاسی کوردەکان بۆ نمونەکە کامەران شەریف دەڵێت لە مێژووی کووردا دیارە کورد هەرگیز یەک نەبوونە تا ئێستا یەکدەنگ بن ئەم بێهیواییە بۆ بەرامبەر بە بەتابەتی نوێنەرەکانی کورد لە بەغدا. وەڵای من بێهیوانیم بەڕاستی من بێهیوانیم بەڵام ئەمڕۆ سەردەم خەباتی دیپلۆماسیە بەڕاستی باوی ئەوە نەماوەکە ئێمە بەهێز بناسیین یاخود دەوڵەتێکی وەکو مالکی بەهێز شتکا بەسەر ئێمە فەڵسکا جایەکتر ئەو دەوڵەتی عێراق نابێتەوە بۆ دەوڵەتێک کە لە سەردەمی حیزبی باسا کە دوانێتی کورد چۆسێنەوە یا پێشتریش کە هەمیشە ویستوانە کورد چۆسێنەوە هیچ ماسێکێنێ بەڵام ئەمڕۆ شعارێکی ئاشتی هەڵگرتەوە هەم بۆ ئەوەی کە پشتیوانێکی نێودەوڵەتی بەدەستبێنێ هەم لەبەر جاوستەکانمان کە خۆمان هەمومان باس دەزانین لە هەموو جاوستەکانمان کە دژی هەموو بەژوورەکانی گەلی کوردن دەبەرێت کە لە جاوستەکانیشمانە کوردنشین هەیە بەڕاستی فشاری ئەوانیش تاثیرێکی زۆری هەیە لەسەر لایەنە عێراقیەکان کە ئیجبار نەبن بۆ بەڵێنانی کە بە کوردیان داوە. بەڵێ سپاس دەکەین سپاس بۆ کاک فازیل لە سلێمانی. کاک هێمن لە سلێمانی فەرموو کاک هێمن. خۆشحاڵین کاک هێمن فەرموو. بەڵێ کاک هێمن ئەگەر شوێنەکەت گۆڕی باشترە پێم وابێت دەنگت بەباشی نایەت. بەڵێ بەڵێ فەرموو. ئەوەنەوەم کابرای عێراقا ئەو حساب یەکەم جارەکەی هەرێمی کوردستانی کردووە بەڵام کام جارە هەرێمی کوردستان هەڵبەتەی شتێکی هەیە پێم سەیرە ئاستی تۆ کابرا لە عێراق هاژ تەمەنەگەر دەبێ کار بۆ هەرێمی کوردستان گەلێ کارمانە خۆ بێتەوە ڕستەوە وی کاکە ئێمە تربینەوە بۆەوە هاتووە یەکمان بەدارەکەم فەقەت ئێمە بیعتەمە لە خۆمان بەڕاستی ئەینەکە جەماعەت عەدانی و بێ العێراقیە بقەیمە بەسمەوانە بەڵێ کاک هێمن باگەمان لە خۆمان زۆر سپاس بەداخەوە دیارە بەباشی گومانە دەنگی کاک هێمن نەبوو لە سلێمانی هۆشەنگ لە سلێمانی. زۆر سپاس کاک هۆشەنگ فەرموو. کاکە وەڵام پێم وانییە هیچ کوردێک حەز نەکە سەردەم لایەنە سیاسیەکان کۆک بن و هەمویان تەدا بن لە ناویەکە بەڵام بێگومان ئەوە تا حەدێک بۆ نمونە بڵێن ئەوەی لە ئابژارنەی عێراقا گۆڕان 8 کورسیەنە
ئەگەر بەرژەوەندی حزبی نەبێت جەنابی کاک مەسعود بۆ وتی ئەگەر گۆڕان بەشدار بێت نابێ ئێمە بەشداری لە حکوومەتان ناکەین ئەیجا ئەگەر کەسێک تۆ لە ماڵەکەی خۆ دەرێکەی باوەڕ ناکەم جارێکە بێتەوە وەکو دەرکردنێت تۆ دەرێکرد لە کوردستانیش ئێستا چۆن دێت لەگەڵ تا دانیشە بڵێ بڵێ کاک مەسعود من لەگەڵ تا نێڵەت سێڵێ با ئێمەش ئامادەین با ئەو وەختە با پارتی پۆستێکی کەمتر وەرگرتا لە بەغا ئەوانش بەشداریان کردایە تاکیدم کە قازانجی هەبوو زەرریان نەبوو بۆ هیچ کەسێک چکە ئەوانش شەر کوردن ئەمانە هەموو سەبەبن بۆی کە کۆگنێت و هەتا تەبانە بن من پێم وانێ بتوانن حکوومەتی کوردی ڕابگەن بەم شێوەی ئێستاوە دڵنیاشم کە یەکێتی نیشتمانی پێی خۆش نەبوو کە گۆڕان بێبەشکران لە حکوومەتدا لا بەغا بەڵێ سپاس دەکەم سپاس بۆ کاک هۆشنگ لە سلێمانی بڵێ کاک هۆگر لە بەردەڕەش فەرموو کاک هۆگر بەڵێ دیارە پەیوەندەکەی داخراوەتەوە ئەحمەد خان جاربوتی دڵێت تەوەرەکەی ئەمڕۆ جوانە ئەگەر کورد لە بەغدا یەکدەنگ نەبن ئەوە ماف بەدەست هاتووەکان عەرەبەکان لێمان دەستێنن هەروەها تانیا کفری دەڵێت سڵاو دەستان خۆش بێ بۆ ئەم تەوەرە هیوادارم هەموو نوێنەرانی کورد یەکدەنگ بن لەوەی دوور لە گیانی حەزبایەتی کارەکانیان بکەن سۆران ساڵح دەڵێت بۆ یەکدەنگی لایەنە سیاسیەکانی کورد پێویستە لایەنە سیاسیەکان لە عەقڵی حەزبایەتی بچنە دەرەوە و گوتارێکی سیاسی نیشتیمانی یەکگرتووی نەتەوەییان هەبێت بەڵێ هۆگر لە بەردەڕەش فەرموو کاک هۆگر الو بەڵێ کاک هۆگر گوێمان لێتە فەرموو بەڕاستی پێم وایە الو گوێمان لێتە کاک هۆگر گوێمان لێتە بەڵێ فەرموو بەڕاستی سەرۆک بارزانی هەوڵی جدی داوە بۆ ئەم بەرگژێ کە ئێستا ئەو قەیرانەی کەس ئەو قەیرانە سیاسیش کە هەرێمی کوردستان و بەگشتی و عێراقیشی گرتوتەوە پێم وایە دەستخۆشی لێ دەخەین و زۆر سپاس سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ کوردستان لە سلێمانی سڵاو لێ بێ فەرموو کوردستان لە سلێمانی الو بەڵێ کوردستان خان الو کاکتان باش زۆر سپاس دەکەم باشی گیان ئەوەتان باش باشن زۆر سپاس دەکەم بەڵێ فەرموو باشی گیانم ڕێک نەویستەشم کارمەدان بکردم لە ناوی سپاس بە ناوی هەموویانەوە کاتە شوانەگەڕێکی حەزەمە تۆ بکەم بەڵێ فەرموو کاتە شوان من باوکم شەهید کرا و شەهیدی پارتیە لەنەوە حەوتا شەش خوشکی دایکیش معنی بڵێ برامان نەبوو کاتە ئێستا هەر خۆمان ئێستاش دێبراو بێ باوکی ژیانی تا ئێستا بڕاتە بە ڕۆژیاوە یەک دەن کە بنش ماڵمانە نەبوو زۆر بەسەبەتی ژیانی چاوشمان نەبڕێتەوە ئەو مەسئولێتی ئەو مەسئولێت چونکە من بە شەرەفەشی ئەو خۆ چۆنێکی با بژی وانە من ئێستاش ئەگەر پێویستان بە من هەبێت بە هەر شەش خوشکەکەم هەبێت لە ڕێگای کوردستان ئامادەم تا بێت بخوێنم ئامادەم جەنگ بدرێت دژی عەرەب چونکە عەرەب هەمیشە دژی کوردە بڕۆ بگەڕێ بۆ مەشوزانێکە چەندێک ئەو عەرەبانە دەڕبیان لە کورداوە چەندێک دژی کورد من بۆ بڵم ئەو مەسئولە بژیان بۆچی کە ئازاری نەبێت بۆچی بژین بۆ ئەوەی من ئەزانیش من شخصی خۆمانی ئەو دوێنێ ئەو قسەی کرد ئاخر پەیوەندی وەکو پێشمەرگی ئامادەنی یەک تەقیوە بکەم منیش دەڵێم من ئامادەم وەکو کچێک ئامە لەم دیفاع لە هەزار پیاوە وەکو تۆ بکەم و هەزار جاژش ئەو شاکوتەوانە لەبەر ناموس و شەرەف و سەلامەت بەڵێ کوردستان خان بابینە سەر لایەنێکی تری بابەتەکە کاک فازڵ لە سلێمانی دەڵێت لە ئێستادا شەڕی دیبلۆماسیە پێت وایە ئەوەی کە جەنابەت باس دەکەی چارەسەرە بۆ ئەم دۆخەی ئێستا و پێویستە حکوومەت و لایەنە سیاسەکان ئەمە پێڕۆ بکەن کە هەندێک پیان وایە ئەمە چارەسەرە ئێمە لەسا لە کاتێک هاژین نایان باسی شەڕ و چوک بکەین بەڵام ئەگە مەجبور بکەن ئامادەم وەڵا ئامادەم نەک هەشتش شتێکم ئامادەم بەخۆن هەتا دوا دڵۆ بخۆمە دوای کات مەسعود و دوای ڕێبازەکەی کردین و ئامادەش کردین چ ژیان بۆ چیە کە بێ کە بەسەر شۆڕی بژیم ژیان بۆ چیە کە لە پێناو عەرەبە بەسەر شۆڕی بژیم بەڵێ سپاس دەکەم ژیان لەسەری باشترە سپاس بۆ کوردستان خان لە سلێمانی بڵێ ئەرکان لە کەرکووک فەرموو کاک ئەرکان زۆر سپاس کاک ئەرکان زۆر سپاس دەکەم کاک ئەرکان ئەگەر لە ئامێری تەلەفۆنەکەەوە گوێ لە دەنگی من بگریوە دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکە یاخۆ دوورکەویتەوە لێ بڵێ کاک ئەرکان بەڵێ دەنگی لە سیاسەکانی کورد بەردە من پێم ئەم کاتە زۆر بەرزە بۆ دەنگی هەموو لایەنە سیاسەکانی کوردستان و بەرژەوەندی حزبیەکان بەلەبەر لێ مەسلحەتی ئام مەسلحەتی میلەتەکەمان لە بەرچاو بگیرێ و وەکو کەسایەتیش من پێم وایە کرێتی چارەسەرەکان هەمووی لە لای جەنابی سەرۆک بارزانیە و قەناعەتم هەیە ئەم جارەیان مافێک میلەتەکەمان ئەگەڕێنێتەوە ئینشاءڵڵا وەردەگرێت
بەڵێ سپاس بۆ کاگەرکان لە کەرکووک کاک ساڵح لە کەلەکچی فەرموو کاک ساڵح چۆنی بەڕێز باشی زۆر سپاس دەکەم کاک ساڵح من دەسام حەزم لێ بەرزاری بکەم لەی بەڕامەیە بەڵێ فەرموو بەڕاستی ئێمە دەبێتن لە کوردستاندا یەک ڕێزی بین بەرامبەر بە بەغدا بەڵێ چونکە بۆ ئەوەی لایەنەکانی سیاسی کورد لە بەغدا ئامادەن دەبێتن یەک دەست و یەک هەلوێز بن بەرامبەر بەوەی کە مافی چارەنووسی کورد پەیدا بکەن لە هەرێمی کوردستاندا نابێتن کاریگەری حیزبەکان لە هەرێمی کوردستان ئامادەن کاریگەرییان هەبێتن لەسەر لایەنە سیاسەکانی کوردستان لە بەغدا. بەڵێ اینجا دەبێتن لەڵامەکانی سیاسی و هەمویان هێک دەست بن هەمویان یەک هەلوێز بن بەرامبەر بەوەی کە لێدوانەکانی سەنابی سەرۆک بارزانی بەرامبەر بە ئێستای حکومڕانی لە بەغدا بەرامبەر چارەنووسی گەلی کورد دەبێت پێویستە لەسەر هەمیان یەک دەست و یەک هەلوێز بن بەرامبەر ئەوەی چارەنووسی کورد دیار بکات. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ شیلان خان لە خانەقین فەرموو شیلان خان بەڵێ ببوورە فەرموو ئەم کاتۆ باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش بەڕاستین ئەمە ئیسپاسی ئەوە ئیبازی دەوڵەتی کوردی ئەکرێ ئەو شتانە بەڵام هێشتا خانقین و کەرکوو بە هیچ جۆرێ نەخراوەتەوە سەر کوردستان و مادێ بەوچێت بە هیچ جۆرێک هەرزارێکان تەسبیق نەکراوە. ئێستا بەڕاستی خانەقین زۆر زۆر خەڵکەکەی گوناحن لە هیچ شتێکە کەس یارمەتیەکی نایە لەم ناوە ئەڵێن وەڵا جارێ نەکراوەتە سەر کوردستان لەو لاشە وەڵا جارێ نەکراوەتە سەر زیادە. یعنی بەڕاستی ئێستا کێشەی خەڵکەکە تەلەبەکان بە هیچ جۆرە وەرناگرین لە کولیەکانی ئێرە لەبەرەوە وەڵا جارێکان لە کوردستانانی و هەر هەموویان لە مووسڵ یان لە بەسڕە یان لە شوێنێکی دوور وەرەگیرێن و ئەوانش هەمووی ناحەی ئەمنیان پاوەنێ ئەم سەدەبارە بە هیچ جۆرێ ناتوانن چون بە ئەوێ و دوایەوە ئێستاش ینی هیچ شتێکی بۆ نایانە ئێستاش بخێ ینی هێنە عەرەبی شۆ بینیمان بۆ بێنەوە ئەمە شتێکی زۆر زۆر ناڕەوایە کە ئەمانە ئێستا ئەیکەن بە هیچ جۆرە هەوڵ مایە مادەی بەوجود تەطبیقکەنەوە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت دوا پەیوەندیمان کاک نامیق لە هەولێر فەرموو کاک نامیق. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی و بەرنامەتان لێ دەکەم بەڕاستی زۆر جوانە بەرنامەکەتان. زۆر سپاس کاک نامیق فەرموو. بەڕاستی من دەمەوێت شتێکی گرنگ باس بکەم کاویش ئەوەیە لە مێژووی هەدەینەوە دەبینین کەوا ئەم کوردانەی کە پێشوو چەند شتێکیان کردووە ئێستا ئەم شتانە هەموو بە پیرۆچن. بۆ نمونە باوکی من کە پێشمەرگەیەکی دەرین بووە پێشمەرگە ئەلول بووە زیندانی سیاسی بووە ئاوارە ئیرانی بووە کە ئێستانی کە شەماڵەوە کەوتووە نەخۆشە کەس ئەوەشی لێ ناگاتەوە. ئێستا شوەر تەماشەکە دوو حیزبەکەی پارتی بێشتیەشیان بستمەتەوە هیچیشان بۆ کورد نەکردەوە دەسەدرێککە یەک بگرن بۆ ئەوەی کەوا ڕوبەڕووی عەرەب بڕنەوە و بەخشە بنەوە. بەڕاستی من هیچ گەزین نیم بەرامبەر زۆر بڕیار و شتانە. بەڵێ سپاس دەکەین سپاس بۆ کاک نامیق لە هەولێر کە دوا پەیوەندیمان بۆ سپێنێ لەگەڵتان بەردەوام بین هەر شاد و بەختەوەر بن بەڕێزان.